والله من ئەتوانم بڵێم بە جۆرێکی تر لێکدانەوەم بۆ کەیسەکە هەیە. کاتێک گوێم گرت بۆ خاتوونە سیرەکەم بەڕاستی و خاتوونە زۆر شت هەیە لە بیری چووە. بەڵێ هەر نهێنی ئەمەیشە کە خوای گەورە فەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم، ئێوە چاکەی یەکتر لە بیر مەکەن. ئەم خاتوونە بەڕێزە بێت چەند شتێک هەیە لە بیری بێ. یەکێ لەوانە ئەم کوڕە لە کاتی هاتنە پێشەوە لەم کچە بە خۆشەویستی هاتووە، هاتووە ژیانی لەگەڵا بەشکات. باشە 15 ساڵیشە بەیەکەوەن. ئەم 15 ساڵە لە ماوەی ئەم مشکلانە کە باسی کرد باسیەوەی نەکرد کە ئەم پیاوە دڵی گۆڕی بێ، پەیوەندی لەگەڵ کەسێکی کا هەبێ، کەواتە ئەم چەند کەلیمەکە ئەم خوشکە دووبارەی کردەوە خۆشەویستی نەماوە هەیە. ئەگەر نەمایە ئەم کوڕە دڵیە گۆڕی ئەڕۆژ بەلایەکی ترا. یا 15 ساڵ چۆن ئەیتوانی لەگەڵ ئەم ژنا کە بە تاکی دەمژنە بێزاری دەرەبڕێ، ئەو تا چۆ باسی کردو لە ماڵە باوانی مشکلەکەی گەورە کرد و مۆزوعەکەی خەڵکی تێگەیانوە. حتاوای لێ هاتۆ پیان تۆ بۆ جیانابێتەوە. ئەگەر هاوسەری خۆشی نەویستایە ئەویش یعنی ئەکرد بە بیان و جابوویەوە لێ. دوو مناڵی لێ هەیە. خاتون گیان تۆڵەی پیاوەکەت یعنی بۆی کەوا دەوام نەکەیت حەزی کردو مناڵتان بێ، کەواتە ئەم پیاوە ئامادەیە لە جوودی خۆی لە توانای خۆی تۆ تێرکە پێداویستەکانت جێبەجێکە، خاتوونی ماڵەکەی بیت، ئیسراحەت دانیشت و خزمەتت بکە. ئەم خاتوونە ئەمانی لەبیر نییە. باشە بەپێی هینەکانیش باسی کرد کاتی ئەو کاتانەی کە گرفتەکان ڕۆدا، ئەو کاتانەیە کە ئەم لە ناو خەڵکایە لە کاتی سەیرانەکانە بەوەحدی پێدای باتە ناو سەیران چوونە دەرەوە بۆ چوونە دەرەوە ئەیباتە دەرەوە بۆ خۆشی لەوێ جەوەکەی لێگۆڕێ، داوەتێکیان هەیە جەوەکەی لێگۆڕێ لە کاتی قەرەباڵە خیایە، یعنی هێشتا باسیەوەی نەکردو بینی خۆی و هاوسەری مشکلیان هەبێ. کەواتە ئەم مشکلانە لە کاتێکا دروستە بێ ئەم پیاوە لە ناو خەڵکایە، کەواتە غیرەی هەیە. ئینجا وەکو عەرەبی شەڵێ ئەلغیرەة دوخان الحب، غیرەی لێکا لە ناو قەرەباڵە خیا ئەوەنەی خۆشەوێ، غیرەی لێکا لەوانەیە چاویەکە چوو بێتە سەری یەکسەر جەوی تێکەچێ. باش ئێستا ئەم ژنە چی بکە؟ یعنی بۆ نمونە لە قەرباڵخایتر ئەم پیاوە بەم شێوازە بێ چی بکە؟ ئەبێ ئەم ژنە تێبگا کە ئەم پیاوە خۆشیەوێ. زۆر جار ژن بۆ خۆشەویستی ئەگری، یعنی هەرچی مشکلەیەتی ئەوە نازانم ئەگەر هەمووتان ئاگادار بن باسی خۆشەویستی بوو، گنا پێداویستیەکانی تەواوە، مناڵی لێ هەیە، حەزەکە داوام نەکە، حەزەکە لە ماڵە بێ وەحدی پێدا کە بیباتە دەرەوە. بەس کاتێک کاچنە دەرەوە لە ناو قەرەباڵە خیا پیاوەکە جەوی تێکەچێ، کەواتە تەنها غیرەیە، خۆشی ئەوێ زۆر خۆشەویستی وای لێکات لە کاتی قەرەباڵە خیا پیاوەکەی جەوی تێک بچێ، ئەگنا خۆ حەزەکە بیباتە دەرەوە. کەواتە ئەم دادەیەمان ئەبێت دڵی پیاوەکەی بپارێزێ لەو کاتانە. جلوبەرگی مەسەلەن پیاوەکە پرسی پێ بکات چی لەبەرکەم، حەزەکەی چۆن بچمە دەرەوە، چۆن بینە دەرەوە بەیەکۆ، با پرسی لێ پێ بکات بۆ جلوبەرگەکانی. لە کاتێکا کە ئەمی لەگەڵایە محاولە بکە زۆر کراوە نەبێ لەگەڵ کەسانێک ئەم حەزیان پێ ناکا یا ئەترسێت، بۆی دڵی ئەم پیاوەی ئارام بێت، محاولە بکە ئارامی بکاتەوە. ئەم پیاوانە ئەم جۆرە پیاوانە بەڕاستی دەستی هەموو کەسێ ناکەون. پیاوێک غیرە لەسەر ماڵ و مناڵی هەبێت، چاوەڕێی دەستی ئافرەتەکە نەکا، بەڵکو ئامادە بێ بەڕەنجی یعنی مانوو ببێ بۆی کەوا پێداویستەکانی بەرێ بەڕێوە. دوو مناڵی لێ هەیە، حەزەکە مناڵی تری ببێت بۆی کەوا بێتە دایکی مناڵەکانی ئەمانی با لە بەرچاو بێ. ئەمە کە لە بەرچاوێ بێ یعنی ڕاستی شەکەن خۆی پیاوی کورد هەر بەڕاستی یعنی زۆربەی زۆریان خۆشەویستی بە کەلیمات دەرنابڕێ، بەهێنانی گوڵ دەری نابڕێ، بەهێنانی دیاری دنیای سۆشیال میدیای بەس ئەوەیەوێ. یعنی خوشکانمان هیوامان بەختەوەری هەموو خێزانەکانە بە سێری بەس عایلەکەی خۆی بکات چۆن بۆی باشە. ئەمە چاولێکەری نەبێ لە سۆشیال میدیا فلان کەسی بینی ڕسمی خۆی دانا بۆ شێوازەی تر ئەمیش بە هاوسەری بڵێ ها فلانە کەس چۆن خۆشەویستی دەڕێت ئەو لە یادی هاوسەرگیریە گوڵێکی بۆ بەر شتێکی بۆ برد. باسێری کردەوەی پیاوەکەی بکە، بە تایبەتی وتی لە بواری عسکەری شایەوە بزانم، بڵێ بواری عسکەری لە بیئەیەکە ئیشەکات وشکە، بیئەی فەرمان و جێبەجێکردن و نیزام و تەنزیمە، ئەمیش یعنی بێتەوە ماڵەوە ناتوانێت یەکسەر بیگۆڕێ بۆ بیئەیەکی ڕۆمانسی و قسەی نەرم و قسەی ناسک، قچێکە باوەی لێ قوبوڵ بکە بە
بڵێ ئەم پیاوە مەسلمانووە لە دەرەوە توانای ئەمەی نییە بەس بەکردەوە بۆی دەربڕێم 15 ساڵە کە منی خۆشێ 15 ساڵە نایەوێت لێم جیابێتەوە 15 ساڵە تەحملی بۆڵەکانی منەکە تەحملی ئەی کات بە تاکێت چونکەم خوشکەکە گەشتۆتە ئەوەی مشکلەکەی بێتە دەرەوە چەند جار لەگەڵ پیاوەکەی شامی کردووە لەبەرەوە ئەم خوشکە یەکەم جار بیر لەوە بکاتەوە کەم پیاوەی ئەم ڕەنجانی بۆ داوە هاتۆتە پێشەوە ژیانی لەگەڵا بەش کرد زۆر جارێ مەژڵین ئەوش زۆر جار مبرر نییە کە پیاک غیراکە لە ژنەکەی ئیتروای لەبێ بیشکێنێ لە بەرچاوی خەڵکە تۆڕە بێت لە بەرچاوی خەڵکە لە ژنەکەی ینی زۆر جارڵین ئەم ژنەش ئەیخۆ هەستی هەیە ینی ناخۆشە تۆ پیاوەکەت لە بەرچاوی کۆمەڵێک خەڵکە بتشکێنێتەوە ئەمەش ینی هەست برینارەکە هەست برینارەکە وای لێ ئەڵێ کورە ئەو خۆشەویستیم هەر نەویستە گەر بۆ شەوازە غیرەم لێ بکات ئەی ئەمە لەم کاتەیە ئەم ژنە چی بکە ینی چەند جارە بیشکێنێتەوە لە بەردەم خەڵکە ناخۆش نییە بۆ ژن بەس ئەتوانێت هەر لە یەکەم قۆناغ و دووەم قۆناغە یەکەم جار و دووەم جارە بیوەستێنە بەچی مثلەن ئەزانێک کەم پیاوی زۆر خۆشێوێ بێدەنگ بۆ خۆی دانیشێ هەست بکانی بێزاری خۆی بە بێدەنگی دەرببڕێ بە تاکید پیاوەکە ئێشی پێگە لە ناخی خۆیشە چونکە لە کاتێکا مەغڵوێستەی نواندووە کە تووڕە بووە عادەتەن لە کاتی تووڕەیشا ئینسان زۆر کەس وەکو لە عەقلی لای خۆی نامێنێ هەروایە لە کاتی تووڕەی بوو نامەی کردو جاری دووەم و سێم و چەند جارە محاسبەی خۆیەکە محاولەکە خۆی بگرێ لەو کاتانە بەڵام یعنی ئەمە لە بینی ژن و پیاوە هەر بەڕاستی قوربانی دانیوێ مناڵەکانیش تەسیرە من ینی تۆ زۆر جار کە پیاو ببینی تۆ ڕابێ لە ژنەکەی بە تایبەتی تەریقی بکاتۆ لەناو کۆمەڵەکە ئیتر مناڵیش پێی ناخۆشە بێ زۆر زۆر مناڵ لەگەڵ دایکە زۆر پێ ناخۆشە کە باوکی دایکی تەریق بکاتۆ لە بینی کۆمەڵێک خەڵکە مامۆستاگیان زۆربەی جار وایە ئێستا بڕۆ سێری ئەو گەنجانەمان بکە کە زۆربەیان گری دەرونیان هەیە زۆربەیان حاڵەت یعنی دەرمانی هینای خۆن ئارامکەرەوەی دەرونیە خۆن ئللا سێر بکە خێزانەکەیان یا باوکیان یا دایکیان معاناتی هەیە یعنی مناڵ کەیەتە ناو کۆمەلگا یا بەرهەمێکی زۆر زۆر جوانی دایک و باوکەکەیە یا قوربانیەکی یا دایکە یا باوکە یای هەردووکیانە یەکسەر هەستی پێکەی سەم زۆر جارکە لە دەرەوە هەستیان پێکەم ئەوی کە زۆر زۆر مرتاح بێزانم کە لە ماڵەوە لە جێوێکی زۆر مرتاحی هاتۆتە دەرەوە هەندێک مناڵی شەبینی بێتاقەت خەمبار ئێستا هەیە بۆ ڕاشکاری بۆ لای ئێمە قوتابی زان کۆیە ئەڵێ مامۆستا من گرەیەکی دەرونیم هەیە لە مناڵیەوە تا ئێستا لەگەڵمایە تا ئێستا کچە بۆ توێتی من ناوێرم هاوسەرگیری بکەم باوکم ئەوەنە تووڕە بۆ لە دایکم ئەوەنە قسەی بە دایکم و تۆ ئێستا ترسم هەمان شت لەسەر منە دووبارە بێتەوە یعنی ها هەڵی گرتۆ لەگەڵ خۆی تا کاتی هاوسەرگیری ئێستا ترسی هەمان تەجروبە دووبارە بێتەوە هەمان ئەزمون بووی دووبارە بێتەوە زۆر جار کاچیتە ناو ئەو کێشە خێزانیانەوە هەمووشی لێک تێنەگەیشتنە جا زانستێکەیە خۆزگە یعنی هەر بیدایەتی پرۆسەی زەواج ئەو زانستە بخوێنرایە زانستی ئێستا من بمپرسیالە و خوشکە مەسەل موالیدی خۆی چەنە موالیدی مێردەکەی چەنە زانی تەمەنیان موالید بەڵێ لە ساڵێکە لە دایک بوون لە چ ساڵێکە هەر ساڵێک هەڵگری کۆمەڵی سیفاتە جا کاتێک کە تۆ تێگەیشتی هاوسەرەکەت کام سیفاتانی هەیە کام خاڵانە ناتوانێت واسی لێ بێنێ کەسایەتی یەکتری بەپێی مەوالید و ساڵی لەدایک بوونیان بەپێی ساڵی لەدایک بوونیان تەسیری هەیە لەسەری زۆر من کاتێکە کێشە کۆمەڵایەتەکان کێشە خێزانیت یەکسەر هەواڵی موالیدیان لێ پرسم ئەگەر بەڕاستی پێم بڵن چونکە زۆر جار موالیدا هەڵاکەن ئیتر بە قەست بێها بەبێ قەست کاتێ بەڕاستی پێتەڵێن موالیدی ئەوەنەیە توش پێڵی هاوسەرەکەت ناتوانێت واز لەم خاڵە بێنە چونکە لە ناخیا هەیە تۆ لی تێبگە هاوسەرەکەش زۆر جار گەر تێگەیشت لە خێزانی کۆمەڵێک سیفاتی وای هەیە بەو شێوازە لەگەڵی ئاگونجە ئیتر و کاتە توان بگەنە خاڵێکی هاوبەش لە ئێمە خۆمان پیاوانەیەکمان هەیە بۆ ناسینی کەسایەتیەکان جواز لەو پیاوانەیە پیاوانی مارز برێکسە ئەو پیاوانەیە ئەڵێت بۆ نمونە کە ژن و پیا و پێکەوە کۆمەڵێک پێکێنەر هەیە تیانە ئەگەر پێکێنەرەکانیان وەکو یەک نەبوو قورسە تێگەیشتنیان لە یەکتری ئێساکو بۆ نمونە گەرم کەیسە باسکەین پێکێنەرێک هەیە جارە پێکێنەری عقلانی پێوترێ پێکێنەرێک تریشمانی عاطفی پێوترێ بۆ کۆم کەیسە کە باسی کرد زیاتر وا دەرکەوت کە هاوسەری پێکێنەری عقلانی زۆرە
ئەم خاتونەش پێکەنەری عاتفی زۆرە جا دائیمە لە بینی عاتفی و عەقلانیەکانە کۆمەڵێک کێشە دروستە بێ عەقلانیەکە دەری نابڕێ بە وتە ئەڵێ من بە کردەوە دەرم بڕیوە هەموو شتێکم بۆ کردووە هەموو پێداویستێکم بۆ کردووە لە ئاستێکی باشە ئەیژێنم بەڵام ژنەکە کە عاتفی بڵێ نا من ئەمانە بۆ چییە ئەگەر گوڵێکم بۆ نەهێنێ لە ڕێیادی هاوسەرگیریمە ئەو خۆشەویستی بەم شێوازە بینێ بەڵام ئەویان خۆشەویستی بە شێوازێکی ترە بینێ عاتفێکە خۆشەویستی وا بینێ ئەڵێ بێ بۆم دەرببڕێ نامێکی جوانم بۆ بنێرە دووسێ دڵ و گوڵوشتی وای پێوە بێ بەردەوام پێم بڵێ خۆشمەوی چێشتێکم لێ نابڵێ دەست خۆش بێت چێشتەکەت زۆر زۆر خۆشە چکە عاتفەکانەوە پێویستیان پێێتی لە پێکەنەرانە عەقلانی شەڵە چ پێویستەکە ئەمی پێ بڵم پێویستەکە هەڵەکانی پێ بڵم بۆی ڕاستکەمەوە ها عەقلانی بە شێوازێکی تر ژیانە بینێ ئەمیان بە شێوازێکی تر ئەوێنەڵێ هەڵەکانی پێویستەکە پێی بڵم بۆی ڕاستکەمە و جارێک تر نەکەوێتەوە هەڵەیە بۆ نمونە چێشتەکەی بەدڵنیڵێ ناخۆشەمەوەکو عەقلانیەک بیری لێکاتەوە عاتفێکەش بە شێوازێکی ترەڵێنە ئەوای پێی بوتمە دەستت خۆش بێ چێشتێکی زۆر زۆر خۆشە بەڵام ئەویانی ناخۆشە کەواتەها ئەم پێکێنەرانە تەسیرەکاتە سەر نەمەتی کەسایەتی و تەسیرەکاتە سەر پەیوەندی ژن و مێردیش بێکەوە وەکو چۆن موالیدەکانیش بە هەمان شێوە موالیدەکانی شەروایە مثلەن هەمانە تا ئەو پەڕی دەرەجا کەسێکی کۆمەڵایەتیە هەمانە باکسەوە کەسێکی ئینسیوایی و حەزناکە زۆر دەرچە و حەزی زۆرتر لە ماڵەوەیە زۆر جار ئەگەر ئەم دوو کەسە کە ئەم دوو ئارەزوە زۆر جیاوازەیان هەیە بۆ ئەوی کەوا لە یەک حاڵی بن پێویستە بەرامبەرەکەیان بناسن یعنی ئەم خۆی هەر بەڕاستی ژن و مێردایەتی لەبەرەوە کە خوای گەورەش بە پرۆسەیەکی زۆر گەورە ناوێ بە پەیمانی تەنها بینی خوا و پێغەمبەران پەیمانی غەلیظ ناوبراوە لە قورئانە پەیمانی ژن و مێردایەتیش بە میثاقا غەلیظان ناوبراوە لەبەرەوە ژن کە ئەچێتە ناو پرۆسەی هاوسەرداری و زانێ کە ئەبێ بزانێ کە وەکو کچەکە نییە ئازادە خۆی چۆنەژی هاتۆتە ناو پرۆسەیەکۆ کەسێک بۆتە هاوژینی ئەبێ لەگەڵ یعنی لەگەڵ بەشی بکە پیاوەکەش بە هەمان شێوە یا کاتێک کە پرۆسەی هاوسەرگیری پێکەێنێ نەڵێ وەڵام من پێویستە هەموو حەز و پێداویستی خۆم لەم پرۆسەیە جێبەجێ بکەم بزانێت کەسێک هاتۆتە ناو پرۆسەکە لەگەڵ ئەمە هاوژینیەکە ئەویش هەمان شتی هەیە کەواتە دانوستانە ژن ئەبێت لە حەز و ئارەزوەکانی خۆی دابەزێ بەرە بۆ پیاوەکەی پیاویش بۆ لە حەز و ئارەزوەکانی خۆی دابەزێ تاگەنە ئیتیفاقێک ئەویش لە پێناو سەکەنێکە ئارامگایەکە لە پێناو مناڵەکانە کە بەڕاستی مناڵ ئێستا قوربانیە پێویست یعنی ئەوەنە ئەهێنێت مناڵ تۆ قوربانی بۆ بدەیت ئەبێت دایک بیر لەوە بکاتەوە کاتێک کە دوو مناڵی هەیە ئەم دوو مناڵە لە تەمەنێکی زۆر ناسکە نابزانم وتی 13 ساڵ و 10 ساڵن تەمەنێن زۆر ناسکە لەو تەمەنا پێویستە قوربانیان بۆ بدە نەک بیری لایەوە بێ وڵا پیاوەکەی وای پێنەوت وای پێوتوە محاولە بکە خۆی بگونجێنێ پیاوێکی ئاوا کە 15 ساڵە بڵێن لەگەڵ یاژی با ئەو فەزڵی کە هەبوو لە ماوەی ئەم 15 ساڵە خۆرم چەند مشکلە نەبووە چەند فەزڵ کەوتۆتە بینیان چەند چاکە هەیە بۆ بەرامبەری خۆیەکێکەکانەوەیە لە کاتی ناڕەحەتەکە بەس ناڕەحەتەکەی لەبیرە ئیتر شتە باشەکان زۆر جای ناڕەحەتەکان نەکرێتەوە لە مێشکاوی تر تەواو چی کردووە هەمووی بەکو ڤیدۆی گێتەوە بەرچاوی بەڵام ئەوەیە شتە باشەکان لەبەرەوە بێت بیری نەچێ شتە باشەکان بێنێتەوە قچەکان شتانە بک بە قوربانی ئەوە هاوسەرەکە ئینسانە مانووە بێ شتە بینەوەکو خۆشی پێیوتە بوو من لە دەرەوەشتی زۆرە بینم بەڕاستی لەم ڕۆژە بۆچی ژن دڵی پڕپڕ بۆ لە گومان چون کەشتی زۆرە بینێ بۆچی پیاو دڵی پڕ بۆ لە گومان چون کەشتی زۆرە بیسێ لەبەرەوە بێ ئارامی دڵنەوایی دڵ ئارامی ژن بیدا بە پیاو پیا بیدا بە ژن کە ئەمە چاوی لەو زیاتر کەس نابینێ ژنەکە چاوی لەو زیاتر کەس نابینێ پیاوەکە چاوی لەم زیاتر کەس نابینێ ئارامیەک دروستکەن مناڵەکانیان بڕوا بکەوە ئەبن سبەینێک ینی ئەها ئەڵێ قوڕەت عین کە ئەی بینیت بۆ مناڵە و گەورە کردو و پەروەردە کردووە ئارامە بیتەوە کای بینی لە ناو کۆمەڵگای ئینسانێکی سەلیمە ئینسانێکی چاکە ئینسانێکی خۆی ببینێتەوە شانازی پێوە ئەم بەرهەمە کە تۆ حەز بەوەکەی ئەی نابێ قوربانی بۆ بدەی نابێ بیر لای خۆت بێت چونکە مناڵت هەیە بێتتر بۆ مناڵەکەت بژی